چیرۆکی سەیدنا ئیبراهیم هەرچەند سەیرێکی لە قورئانی پیرۆزە بێزەبت لە شوێنێکەوە دەست پێەکە ئێستاک لەو ئاەتێکی خوێندمانەوە کە خوای پەروەردگارە فەرمێ وەلەقەد ئاتەینا ئیبراهیمە ڕوشدە ئێمە عەقلیەت و ئیدراکێک و پەی پێبردنێکمان داوە بە ئیبراهیم ئەو ڕوشدەی کە پێویستی پێیەتی ئەو هەڵبژاردنەی کە خوای پەروەردگار ئیختیاری کردووە ئەمەش شتێکی غەریب نییە بۆ هەڵبژاردنی خوای پەروەردگار کە پێغەمبەرانی هەڵبژاردوون چۆن بۆ سەیدنا موسا فەرمێ وەستەنەعتوکە لینەفسی بۆ خۆمم پەروەردە کردووی بۆ خۆمم هەڵبژاردووی یعنی بۆ پەیامەکەی خۆم هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەدەبەنی ڕەبی خوای پەروەردگاری خۆم پەروەردەی کردووم ئەمەش بە هەمان شێوە هەر لە سەرەتاوە خوای پەروەردگار ئەم سەیدنا ئیبراهیمەی پەروەردە کردووە و هەڵی بژاردووە هەروەکو خوای گەورە فەرمێ وەتیلکە حوجەتنا ئاتەیناها ئیبراهیم عەلا قەومه بەم شێوەیە لە سەرەتاوە خوای پەروەردگار هەڵی بژاردووە و ئەو ڕوشدەی پێبەخشی ئەو ڕوشدە لە چیا دەرەکەوێ لە سیرەتی سەیدنا ئیبراهیمە هەمووی دەرەکەوێ وەختێک کە تەماشای هەڵوێستەکان یەکەین یەکەم ئەو معریفەیە کە خوای پەروەردگار پێی داوە کە چۆن ڕەفتار لەگەڵ ڕووداوەکانی ئەم چیرۆکەدا ئەکا هەروەها لەو ئوسلوبی قسەکردن و شێوازی بانگەوازکردنەی خۆیەوە دەرئەکەوێ لەو ئوسلوبە جوانەی کە لەگەڵ باوکیدا ئەکەوێتە وتوێژ وەکو لە سوورەی مەریەمدا هاتووە لەو ئوسلوبە جوانەی کە لەگەڵ قەومەکەی خۆیە کە لە زۆر شوێنی شوعەرا و ئەنبیا و جێگاکانی تری قورئانی پیرۆزدا باسی هاتووە هەروەها لە سوورەی ممتەحینە کە ئیتر مفاسەلە لەگەڵ قەومەکەی خۆی ئەکا هەروەها لەو ڕەوشتەوە دەرەکەوێ ئەم ڕوشدە کە چۆن ڕەفتاری لەگەڵ بتەکانیاندا کردووە و چۆن بتەکانی شکاندون و پاشان تەورەکەی خستۆتە سەر گەورەترین بتیان خستێتە سەر شانی گەورەترین بت هەروەها لەو مناقەشە منطقیەوە دەرەکەوێت کە لەگەڵ قەومەکەی خۆیان کردووە دیکە فەرمێ لەقەد كنتم أنتم وآباؤكم في ضلال مبين ڕەخنەگرتنیش بە شێوەیەکی تند و تیژ لە ئینسانێکی هێمنەوە ڕەخنەکان تند و تیژن بەڵام لە ئینسانێکی هێمنی وەکو سەیدنا ئیبراهیمەوەی هەروەها لەوە دەرەکەوێت کە چۆن یەقینی تەواوی هەیە وەلەو تەنها خۆشیەتی ئەم پێغەمبەرە عەزیزە بە تاقی تەنیاش بووە و تەنها خۆشی بووە یەقینێکی مطلقی هەبووە بەوەی کە ئەو ئیشەی ئەیکا کارێکی شەرعیە و خۆشیە فەرمێ وأنا على ذلكم من الشاهدين هەروەها ئەو ئیسرار و ئیلتیزامەی کە هەیەتی و لەم ئاەتانەی خوێندمانەوە دەرەکەوێت تەڵڵاهی لەئەکیدەنە ئەصنامەکم حتمما بەرنامەیەکدا ئەنێم بۆ ئەو بتانەی کە هەتان نۆ ئەی پەرستن لە جاتی خوای پەروەردگار لەناو چیرۆکەکەشا کە تەماشایەکەین وەکو ئوسلوبی فەنی ئوسلوبێکی هونەری چیرۆک سەیرەکەین یەک بابەتی تێدایە وحدەت المەوضوعی پێڵێن هەروەها وحدەتی فکری تایە لە هەموو چیرۆکەکەی سەیدنا ئیبراهیم سەیرەکەی تەوەری باسەکانە گەڕێتەوە بۆ کوێ بۆ تەوحیدی خوای پەروەردگار باقیەکەی تری هەمووی مناقەشاتی ترەکە خوای پەروەردگار ئەیکا لە یەکێک لەو باسانە باسی ئەو هەیکەلانەیە کە داناون ئەو بتانەی کە ئەیان پەرستن ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون جوابەکەش طبعا چاوەڕوانەکرێ ئینسان کە چیرۆکێکی خوێنێتەوە لەگەڵ پاڵەوانی چیرۆکەکەیە ئەڕوا ئەم سوئالە ئایا ئەیکا بە ئوسلوبێکی تووڕەبوونەوە لێیانەکە یا بە ئوسلوبێکی ئستینکاریەوە لێیانەکە یا هەردووچی مەطلوبە بزانە بە شێوەیەک جوابی دەنەوە هەروەها ئەو جوابەی کە لە ئەوانەوە وەریەگرێتەوە کە چۆن ئەوان هەرەوەندە ئەڵێن قالوا وجدنا آباءنا لها عابدين بە ئوسلوبێکی تەقلید کە سەیدنا ئیبراهیم بە تاقی تەنیا خۆشیەتی دیسان خۆی لەو کۆمەڵگەیە بە دوورە پەرێزە گرێت لەبەرەوەی خۆی بیرروهۆشی لە هی ئەوان ڕێک و پێکترە هەروەها بیریشی ئازادترە لەوەی کە تەقلیدێکی کوێرانەی ئەو کەسوکاری هەروەها لە ئازایەتی ئەم سەیدنا ئیبراهیمەوە ئەم چیرۆکە هەست پێەکەین بە تاقی تەنیا خۆی بووە سەیریکەن براینە بە تاقی تەنیا ئینسانێک بڕواتە بتخانەیەکەوە بزانێ ئەم بتانە خەڵک لە لای پیرۆزن خەڵک ئەی پەرستن
خواردنیان بۆ ئەبن قوربانیان لە بەردەمە سەرەبڕن عیبادەتیانەکەن ئەوەندە بەلایەنەوە پیرۆزە بەڵام سەیدنا ئیبراهیم بە تاقی تەنیاشە ئەڕائیان شکێنێ حسابیشی حتمەن بۆ ئەوە کردووە کە ئەم خەڵکی خاوەن بتانە ئەگەر یەکی بۆ کزێکیشی پێچێشن حتمەن ئەیکوژن بەڵام ئازایەتی سەیدنا ئیبراهیم لەوەیە دەرەکەوێت هەروەها لەو جورئەتی ئەدەبی قسەکردنەیە کە دەینە سەر چیرۆکەکان کە فەرقی نییە لەگەڵ ئوسلوبی سەیدنا موسا چۆن سەیدنا موسا فرعون کە پێڵەوە ئینی لەئەظنک یا موسا مەسحورا ئەویش یەکسەر جوابی ئەداتەوە بەبێ سەڵکردنەوە وئینی لەئەظنک یا فرعون مەثبورا یعنی بێ عەقڵ و گەمژە و یان فەوتا و چارەنووسی ڕەش هەروەها لە چیرۆکی سەیدنا ئیبراهیمە ئینسانی مسلمان هەست بە ثقە بە خوای پەروەردگارەکە چەند متمانە بە خوای پەروەردگارەکە چەند هەست بەوە ئەکا هەرچەند بە تەنهاش بێ قووەتێکی گەورەی لە پشتە ئەو قووەتەیە کە خوای پەروەردگارە فەرمێ ئەلەیس الله بکاف عەبدە ويخوفونك بالذین هم من دونه بەو کەسانە ئەترسێنن کە دەسەڵاتیان وەک دەسەڵاتی خوای پەروەردگار نییە هەروەها دیسان ئینسان لەوە هەست پێیەکە کە چۆن لەگەڵ ئەو هەموو تۆغیان و دەستدرێژی و زوڵم و زۆرەی کە لە حاکمی ئەو زەمانەوە کراوە وجودێکی هەیە بەو شێوەیە چۆن سەیدنا ئیبراهیم خۆی و پەیامەکەی ئەتوانێت بە شێوەیەکی باش لەو کۆمەڵگەیە بگەڕێ و بیگۆڕێ هەروەها لە ڕماندنی و لە شکاندنی ئەو بتانەدا هەمووی دەرەکەوێت کە گوێ نادا بەو نەتیجەیەی کە لەسەری دروستە بێ هەنگاوی یەکەم کە ئەچێتە پێشەوە مادام ئەزانێ ئیشەکەی شەرعیە تەنفیزکردنی ئەمرێکی خوای پەروەردگارە غیرەت جوڵانە بۆ یەک خواپەرستی و دژی زۆر خواپەرستی خۆی ئەمە لە خۆیان کافیە عاقیبەتەکەی هەرچی شتێکە بێ سەیدنا ئیبراهیم تەحمولیەکە